بەهۆی نەبوونی نەوتی سپی بۆ خۆ گەرمکردنەوە بەشێک لە وڵاتیانی قەزای پێنجوێن دەستیان بە بڕنەوەی دار و درەختی سنوورەکە کردووە. ساڵانە لە وەرزی زستاندا سەرما و سۆڵە و بەفربارین قەزای پێنجوێن و گوندەکانی سنوورەکە دەگرێتەوە. بە مەبەستی خۆ گەرمکردنەوە هاوڵاتیانی سنوورەکە پێویستیان بە سوتەمەنی زۆر و هۆکاری گەرمکەرەوە هەیە، بەڵام حکوومەتی هەرێم بە درێژایی ساڵێک تەنها 1 بەرمیل نەوت بۆ ناوچەکە دابین دەکات کە دانیشتوانەکەی دەڵێن بە هیچ جۆرێک بەشمان ناکات، بۆیە ناچارین پەنا بۆ بڕنەوەی دار و درەخت بەرین. ئێستا بۆتە دیاردەیەکی زۆر بەربڵاو ئەویش بەکارهێنان و بڕینی دارستانەکانە بۆ مەبەستی سوتەمەنی، کە مش هۆکاری سەرەکی ئەوەیە کە حکوومەت کەم تەرخەمە و تا ئێستا سوتەمەنی پێویستی بۆ خەڵک دابین نەکرۆ بەتابێت لە ناوچی کوێستانەکانی. بۆ نمونە لە ناوچێکی وەکو پێنجۆ کە ناوچێکی کوێستانیە هاوڵاتی 1 بەرمیل نەوتی وەرگرتەوە بۆ سوتەمەنی، کە بەرمیل لە ناوچەی پێنجۆنا هیچ نییە. لەم پێنجۆنا 5 بەرمیل دەوێت نەوت ئەنجەخۆ نەدار هەیە و نەحیشت و هیچ شتێکمانی ئیلا ئەگەر بەرمیلە نەوتیان بەش هیچ ناکە بەخۆ. ئەواتە مەجبورین پەنا بێن بەو شاخانە بۆ دارومار دارەکان بڕین و بێنی بیخێنە زۆبای داردا برێن و سەقفەکان کون بکەین و زۆباکی داردا بنین. قایمقامی قەزای پێنجوێن ئەوەی نەشاردەوە کێشەی بڕینەوەی دار و درەخت لە سنوورەکەیاندا هەیە، لە هەوڵیشدان بڕی نەوتی تەرخانکراو بۆ سنوورەکە زیاد بکەن، بەڵام تا ئێستا هەوڵەکانیان بێسوودە. پێویستی بە سوتەمەنیشی زۆرە ساڵانە کە هاوڵاتیان بەکاری بێنێ، ئەگەر زۆر بە دەست پێوەگرتن بەکاری بێن بەلانی کەم و 3 بەرمیل تا 4 بەرمیلەوە، بەڵام ئەم ساڵ توانراوە 1 بەرمیل سوتەمەنی دابینکرێ بە ئومێدی ئەوەی حکومەت بەرمیلی دووەم بنێرێ، چونکە ئەگەر سوتەمەنی پێویست دابین نەکرێ مەترسی لەسەر دارستانەکانمان دروستەکە، دارستانێکی سروشتی زۆرمان هەیە سنووری قەزاکە، ئەو کاتە خەڵک بەناچاری ئەچن بۆ بڕینی دارەکان یان هەڵپاچینی دارەکان. گەرچی هەرێمی کوردستان سامانێکی زۆری سروشتی لە نەوت و خازی هەیە، بەڵام هێشتا وڵاتیەکانی ناتوانن لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا نەوت و سوتەمەنی پێویستیان دەست بکەوێت. حکوومەتی هەرێمیش بە درێژایی ساڵ هیچ پلان و چارەسەرێکی پێویستی دانەناوە، بۆیە ئێستاش خەڵکی ناوچە سنووریەکان بە ناچاری و بە شێوەیەکی زۆر سەرەتایی هەوڵی دابینکردنی سوتەمەنی بۆ خۆیان دەدەن کە خۆی لە بڕینەوەی دار و درەختە دەبینێتەوە. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پێنجوێن.